ئەو کەسەی کە تاخیر دەبی درەنگ دەی بۆ نوێژی جومعە، ئەمە ساڵی هەفتاکان و هەشتاکان نییە بڵی نازانم کەی بانگەدات. ئەوە لە مێشکت دەرکە هەموو کاتێ سەعات 12 بانگدا. ئەبێت تەقویم هەیە، بەپێی تەقویمەکە وەرە بۆ مزگەوت. ئەی ئەو کەسێک کە خۆت مەحروم دەکەی، خۆت بێبەش دەکەی لە ئەم خێر و بەرەکەتە جوان گوێ بگرە. لحديثك صحيح جامع الصغيرة هاتوا خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم كاتك روجي جمعة ديت روجي جمعة ملائكة كان سلامي خواي پرودگاري عن لسر بي لسر درگاي مزگوتا كان دادنيش همو مزگوتا كان يكتبون من جاء من الناس على قدر منازلهم. ئەو خەڵکەی کە دێت بۆ نوێژی جومعە بەپێی دووریەکەی پاداشتەکەی بە ئیزنی خوا بەدەنووسن. فڵان کەس هاتووە ئەوەندە ڕێگای بڕیوە، فڵان کەس لە فڵان شارەوە هاتووە، ئەوەی لە دوورتر هاتووە ئەم نزیکترە، دەینووسن ئەو کەسانە کە پاداشتیان چەندێک هەیە. مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ ئەمە پیشەیانە هەموو جومعەیەک. بەڵام خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم لكن چی ڕوەدات؟ فإذا أذن المؤذن وجلس الإمام على المنبر طووا الصحف ودخلوا المسجد ليستمعون الذكر. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک کە دێت ئەڵێن فڵان کەس لە فڵان ماڵەوە هاتووە، لە فڵان شوێن و گەڕەکەوە هاتووە، لە فڵان شار و فڵان گوندەوە هاتووە، ئەمە ناونووسینی ئەوانە. بەڵام کاتێک بانگدەر بانگی دا و ئیمام سەلامی کرد، خەتیبەکە سەلامی کردی سەلام عەلەیکم، ڕێک کتابەکە پێچنەوە. ئەو کاتێ ئەوەی کە دێتە ژوورەوە یەکێک پرسیار لە ئیمامی ئەبوو ئومامە کرد ڕەزای خوا لێبێ کە سەحابەیە، فەرمووی ئایا جومعەی بۆ نانووسری ئەو کەسەی دوای بانگ بێتە ژوورەوە؟ فەرمووی بەڵێ جومعەکەی بۆ دەنووسرێ، بەڵام لە ناو کتابەکەی مەلایکە ناوی نەنووسراوە. ئەمڕۆ چەندێکتان ناوتە ئەوەی کە ئێستا دێتە ژوورە و لە کاتی بانگە هاتە ژوورە مەلایکە ناوی نەنووسیوە. کەواتە تۆ بزانە خۆت لە چی مەحروم دەکەی. ناتوانی 5 دقە 10 دقە زووتر بێی؟ پێت خۆشە هەموو جومعە مەلایکە ناوە بنووسێ و ئەو ناوەت بە کتابەکەەوە بەرز بکرێتەوە بۆ ئاسمان، بۆ خزمەتی خوای گەورە؟ وەرە بۆ مزگەوت. واز لە فکرەی شەیطان بێنە بڵێ من بەهەشتی موچیم کردووە، وەرە بۆ مزگەوت. با ناوت بنووسری هەموو جومعەیە، شانازی و سەربەرزیە بۆ تۆ. پێویستت پێ بێ لە ناو گۆڕەکەتدا. جا بۆیە مەحروم ئەو کەسەیە هەموو جومعەیەک مەلایکە ناوی نانووسێت. هیوادارم دوای ئەمە بە خۆتان نابچنەوە.